بسم الله الرحمن الرحیم. پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرمەشقی مرۆڤایەتی. ئەمە ئەو دەستەواژەیە کە هەمومان دەیڵێنەوە و دەیویستین، بەڵام ئایا لە ڕاستیدا و لە ئەرزی واقعدا ئەم دەستەواژەیە تەنها لەسەر کاغەز و سەرزاران و نووسرا و بەرنامەکان دامایە یاخود لە واقعدا هەیە؟ ئەگەر سەیری دنیای ئێستا بکەین، دنیایەک پڕ لە دووبەرەچی، ڕقوق چینە، سڕینەوەی یەکتر، سیستەمێکی ئابووری کە هەژارتر و دەوڵەمەندتر دەکات. بەڵام ئایا ئێستا ئومەت ئەو ئومەتەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەحیفەی مەدینەدا باسی کرد و مسلمانانی ناوبرد بە ئومەت؟ چۆن ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چیرۆک و مێژوو بهێنە دەرەوە، بیکەینە بەرنامەی ژیانمان بۆ ئەوەی تاک، خێزان، کۆمەڵگا بگەڕێتەوە سەر ئەو ڕێڕەوە ڕاستەی کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ڕێڕەوی بۆ دانا. ئەمە وەرزی سێیەمی بەرنامەی پێ بە پێی خۆشەویستە صلی الله عليه وسلم. لە خزمەتتان دەبم، لە خزمەت هەر سێ مامۆستای خۆشەویستم. زۆر بەڕێز مامۆستا شێرزاد عەبدولوهاب، زۆر بەخێر بێ. زۆر بەڕێز مامۆستا ڕزگار بێراوە، زۆر بەخێر بێ. زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا خالید گردی، یاخوا بەخێر بێ. زۆر سپاس. مامۆستا ڕزگار، با لە جەنابتەوە دەست پێ بکەم لەو پێشەچەی کە باسم کرد. لە سەحیفەی مەدینە باسی مسلمانان کراوە وەک ئومەت. بابین چەمچی ئومەت دووبارە پێناسە بکەینەوە، اینجا بینە ناو باس و بابەتەکە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على محمد رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. هەڵبەت چەمچی ئومەت وەکو بەمانای ئەوەی کە کۆمەڵە خەڵکێک لەسەر یەک مەنهەج و یەک ڕێباز و یەک فکرە و یەک بەرنامە بن، بە قورئان دەستی پێکردی، یعنی پێش ئەو بەو مانا و بەو واتایە بەکار نەهاتیە. ئەگەر سەردەکی تاریخی کورد لە مێژووی ناردنی پەیامی خی گەورە سوبحانەهو وتەعالە لە بۆ مرۆڤایەتی باسی بکەین، خی گەورە سوبحانەهو وتەعالە لە سەرەتا پەیامەکانی ئەنارد لە شێوازی لەسەر ئاستی ئوسرە و خێزان کە بینی ئادەم لەگەر حەوا عەلەیهیم السەلام، پەیام و ڕیسالەکەی کە لە گەریتیان زیاتر پەیامەکی ئوسرە و خێزانیە کە لە بۆ ئەو عائیلەیە. لە پاشان ئەو پەیامە تەجاوز ئەکات لە ئوسرە و خێزان لە بۆ قەبیلە، لە بۆ هۆس، وەکو ئەوی کە لە بۆ ساڵح، لە بۆ شوعایب، لە بۆ هود عەلەیهیم الصەلاة وەسسەلام. خی گەورە سوبحانەهو وتەعالە پەیامەکەیان لە بۆ ئەنێری. لە ئیبراهیم و عەلەیهی السەلام خی گەورە سوبحانەهو وتەعالە پەیامەکە بە مانای ئومەت ئەنێری، بەڵام وەکو سەرەتایەک، وەکو ئەوەی کە نیشانی مرۆڤایەتی بدا و پێیان بڵێ لە مەودووە ئەکرێ هەموو مرۆڤایەتی و وەجیهان زۆر بچووک بیتەوە. لەو کاتی وە سەرەتای بابەتی ئومەت و یەکپەیامی خی گەورە سوبحانەهو وتەعالە باسی ئەکات. لەویشەوە کە باسی ئەکا خی گەورە سوبحانەهو وتەعالە کۆمەڵێک شت دەینیتە پێش ئیبراهیم عەلەیهی السەلام کە شایەنی ئەوە بی کە ئیمامەت و پێشەوایەتی پێ بدرێ لە بۆ مرۆڤایەتی، کە خی گەورە سوبحانەهو وتەعالە ئەفەرمێ وإذ ابتلى إبراهيم ربه بكلمات فأتمهن. لێرە ئەو کەلیماتانە چ تاقیکردنەوەی لە خودی شخصی خۆیتی یان تاقیکردنەوە بە منداڵ و خاو و خێزانیتی، هەتا ئەگاتە ئەوەی تاقیکردنەوەی بەو مەنهەج و فکرانەی کە لەسەر زەوی هەبوون کاتێک کە فەرمووی وەتەڵڵاهی لەئەکیدەنە ئەصنامەکم بەعدە ئەن توەلوا مدبرین وفعلا فجعلهم جذاذا. کە لەو هەموو تاقیکردنەوانە دەرچوو، خی گەورە سوبحانەهو وتەعالە پێی فەرموو قال ئینی جاعلوکە للناسی ئیماما. بەس ئیبراهیم عەلەیهی السەلام خی گەورە بئیبراهیم عەلەیهی السەلام فەرمی قال ومن ذڕیەتی. لەوێ خی گەورە سوبحانەهو وتەعالە یاسایەکی لە بۆ ئیمامەت و لە بۆ پێشەوایەتی ئومەتدانا کە فەرمووی قال لا ينال عهد الظالمین. لەنەوەکانت ئەی ئیبراهیم عەلەیهی السەلام ئەوەی کە زوڵم و ستەمکە بە هەموو مانا فراوانەکەی هیچ کاتێک ئیمامەتی ئومەت وەرناگری. بۆیە لە ئیبراهیم و عەلەیهی السەلام ئەبینی خی گەورە سوبحانەهو وتەعالە ئیبراهیم دوو مؤسسە بنیات ئەنێ، مؤسسەیەک ئەقسا، لە پاشان کەعبە بنیات ئەنێ کە نوێی ئەکاتەوە جارێکی دیکە. لەنەوەکانی ئیسحاق عەلەیهی السەلام و ئیسماعیل عەلەیهی السەلام، ئیسحاق لە مؤسسەی یەکەم لە ئەقسایە و ئیسماعیلیش عەلەیهی السەلام لە کەعبەیە. لەو دوو شوێنە دای ئەنێ. ڕیسالە و پەیامەکە بەردەوام ئەبی لەنەوەی یەکەمی ئیبراهیم عەلەیهی السەلام کە پێیان ئەفەرمێ ووصى بها إبراهيم بنيه ويعقوب يا بني إن الله اصطفى لكم الدين
فلا تموتن إلا وأنتم مسلمون. لێرە ئیستیفا و هەڵبژاردنیان لە بۆ سەرپەرشکردنی دینی خەڵک خوای گەورە سبحانه وتعالى بەونەوەی ئەبەخشی لە ئیسحاقەوە لە بۆ یعقوب لە یعقوبەوە لە بۆ یوسف عەلەیهی السەلام لە پاشان سولەیمان لە پاشان داود کە مولکایەتیشیان هەبووە لە پاشان لە بۆ موسا عەلەیهی السەلام. هەڵبەت لێرە یعنی ملاحەزەکەیە پەیامی موسا عەلەیهی السەلام پەیامێک نەبووە خاص بووبی بە بەنی ئیسرائیل بدلیلی ئەوەی قال رجل مؤمن من آل فرعون يكتم إيماني با پێغەمبەر موسا هینا عەلەیهی السەلام ئاسی خێزانی فرعون ئەسڵەن لە بەنی ئیسرائیل نەبوو ئیمانی پێ نەینایە. موسا عەلەیهی السەلام خوای گەورە کە جۆرێک لە فراوانی پەیامەکەی پێدا لە پاشان بە عیسا عەلەیهی السەلام کۆتایی پێهینا بەڵام ئەو نەوە بە کاملی نەبوو شایەنی ئەوەی کە هەڵگری پەیامی خوابی سبحانه وتعالى بەمانای ئومەتایەتی بۆ هەموو مرۆڤایەتی لە بۆ هەموو مرۆڤایەتی لۆی خوای گەورە سبحانه وتعالى لەو شقەی نەوەی ئیبراهیم عەلەیهی السەلام ڕیسالە و پەیامەکەی ساندەوە لە بۆ ئیسماعیل و نەوەکەی کە تەنها لە بەینی ئیبراهیم و لە بەینی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بەس ئیسماعیل هەیە عەلەیهی السەلام. یعنی ئەگەر کورتی کەینەوە محەممەد صلی الله عليه وسلم ئیسماعیل ئیبراهیم بەڵام لە عیسا موسا هەتا ئەگات زۆر پەیامبەری دیکە و پێغەمبەری دیکە هەن لۆی ئەوان شایەنی ئەوە نەبوون کە ئەو پەیامەی خوا لە بۆ ئومەت هەربگرن خوای گەورە لێی وەرگرتنەوە بەچەیدا بە ئومەتی پێغەمبەریدا صلی الله عليه وسلم. بۆیش سڕەکە لێرەیە دووبارەکردنەوە و باسکردنی ئەوەندە بەنی ئیسرائیل و بەسەراحەت کە بە ئومەت ئەفەرمێ لا تەکونوا كالذين آذوا موسى فبرأه الله مما قالوا ئەوەیە ئەو ئومەتە هەمان ئەو کردوانەی بەنی ئیسرائیل و باو باپیرانیان دووبارە نەکاتەوە لۆی خوای گەورە سبحانه وتعالى مانای ئومەتایەتیان لەناو سابت بکا و جێگیر بکا. ئەوە هەتا ئێرە وەکو پێدان لە بۆ پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام و ئەو سەردە تاریخیە. باش مامۆستا شیرزاد ئەوەی کە ئەو سەردە تاریخی باس کرد کەواتە ئەو پەیامەی کە لە لای پێغەمبەرە صلی الله عليه وسلم سەرمەشقی هەموو مرۆڤایەتیە چۆن ئەو سەرمەشقایەتیە بێنینەوە ناو کۆمەلگا لە چی ڕادەست پێ بکەین لە تاک لە خێزان لە کۆمەلگا بۆ ئەوەی ئەو سەرمەشقیە وەرگرین و بینەوە سەرڕێڕەوی ڕاست. بەناوی خدای بەخشندەی میهرەبان حەمد و سەنا و سوپاس بۆ ذاتی پاکی ئەڵڵا درود و سەڵات و سەلام بڕژە بە سەجانی پاکی پێشەوامان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی خوازای خێرت بداتەوە لە ئەو بەرنامە پشتیلانەی کە هەیتان خوای گەورە تەمەندرێشتان بکە سوپاس بۆ تەلەڤیزۆنەکەتان سوپاس بۆ ئەو برایانەی لە کامێرە ئیش دەکەن خوشحاڵم لەگە ئەو دوو برا بەڕێزەی و عەزیزی خۆشەویستم لەو حەڵقەی بەڕێزت بەشدارمان کردووە. طبعاً بەڕاستی مەسئلەی ئیسلاح مەسئلەی پێشەوایەتی بوونی خەڵک شتێکیەوە ئاسان نییە چونکە عەمەلیەیەکی پەروەردەییە دائیمان عەمەلیەی پەروەردەیی زۆر درێژخایەنە و نەفەسیشی درێژە. مەسەڵەن تو دەتەوێت دارێکی بچینی خۆ دارەکی ناچینی بە 6 مانگی لە بەری خۆی شتیوانی نییە ئەو دارەی دەچینی احتیمالە 3 ساڵیت کە لە بەری دەخۆی بەڵام لۆ ئەوەی لە بەری بخۆی دەبێت و بەردەوام دەست لەو دارەی دابی بەردەوام بژێری بکەیت بەردەوام ئاگەلێبی ڕۆژ پێی بکەوی ئەو جارە هاوینەی نەیسووتێنی ڕۆژی گەرم ئەو جارە زستان بە سەرمانەی سووتێنی ئەو جارە کرم لە ڕێگەکەی نەداکەواتە پەروەردەکردن مەسئلەیەکی یەک هەمالەیانەیە و پاشانیش بە نەفەسی درێژ دەکرێت. ئەگەر ئێمە بمانەوێ وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ئومەتە ببینە قیادە و قائیدی ئەو ئومەتە و پێشەوایەتی ئەو ئومەتە بکەین و ئیسلاحی ئەو ئومەتە بکەین ئەمە دەبێت لە چار شتەوە دەست پێ بکەین وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یەکەمین لە فەرد دووەم لە خێزان سێیەم لە سیستەمی تعلیم چارەم لە سیستەمی سیاسی ئەوانە هەر چار پێکەوە ئەنجام دەدرێن. بەڵام هەتا ئەتوو کۆمەڵێک خەڵکی پێرانەگەینی کە ئەهل بن لۆ ئەوی بەڕاستی بتوانن قیادی ئەو خەڵکە بکەن پێشەوایەتی ئەو خەڵکە بکەن و معلوماتی دروست بەو خەڵکە برێن و لە ناو ماڵی خۆیان لەو پەڕی ڕێک و پێشی بن و پاشانش لە کاتێک کە دەسەڵاتیان بەدەستکە لەو پەڕی عەدالەت و ئەمن و ئەمانبی ئەو زە دەتوانانی ئیشەکە ئەوە بە نەزاحەت دەست پێ دەکە. ئەگەر تەماشای پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم لە ژیان نامەی خۆی دەفعلن بدایەت دەستی پێکرد کۆمەڵە خەڵکێکی لە دەست پەروەردەکرد بەڕاستی ئیسلامەتی لەسەر شانیوانە بە هەموو دنیا گەیشت و پاشانیش ئەوانە بوونە قائید و سەرپەرشت کاری خەڵک و قیادەی بەشەریەتی ئەو خەڵکی ئەو سەردەمی خۆیان کرد و پاشانیش بە خۆیان بەڕاستی لە ناو خێزاندا ئەو منداڵانی کە پێڕادەگەیشتن ئیوان هەر هەموو چاوساغ و نەجیب زادە و قائید و
علەمای گەورەیان لێ دەرچوو لۆ چکە لە کەش و هەوایەکی زۆر ڕێکۆپێک ئەو خێزانە پەروەردە بوو، ئەو خێزانە دروست بوو، ئەو منداڵە گەشەی کرد، ئەو چیژە گەشەی کرد. خاڵی سێم کاتێک کە بەڕاستی مەسئلەی پێدانی علم و معریفەت ئەوە زۆر گرنگە، چونکە ئینسان سلوکی ئینسانی بە معریفەتەوەیە. یعنی ئەمن ئەگە هەر تەسەڕوفێکی دەکەم علاقەی بەو مفاهیمانە هەیە کە لە مێشکم، مفاهیمی سی ئەو معلوماتانەیە کە لە مێشکمە، معلوماتی سەقەت، معلوماتی بێسەروبەر، معلوماتی بێ ئەساس، معلوماتی کەوە لە وەحی نەهاتبی حتمما بەڕاستی جیلێکی فاشیل و بێسەروبەر دروست دەکا. ئێستا یەک لە کێشانی ئەومان هەیە کە بەڕاستی مەسادری معریفە گەلک زۆر بووە. یعنی کابرا مۆبایلی دەکاتەوە تەمەشا دەکات علاقەی پێوە نییە چێ قسەی دەکات ڕاستە درۆیە میمە قسەی لە بۆ دەکات، مێم معلوماتی دەوڕژێنی، مێم قسەی فێر دەکاتن، ئەوە زۆر زۆر خەتەرە. تەلەقی معلومات و وەرگرتنی معلومات ئەخە ئەوە زیل وێران دەکە ئەگەر بەبێ کۆنتترۆل بی بەبێ ئەساسی ڕێک و پێچی بی. جا بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوو مەزدەری هەبوو کەوا بەڕاستی خەڵکی تەوزیح دەکرد، یەکیان وەحی بوو، دووەمیان بەخۆی بوو، نەیدەیشی هیچ شتێکی تر بێتە ناو ئەم دوانە، چکە دوای خەڵکەکە لی دەشەوێت. حتا ڕۆژێکیان ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی پارچە تەوراتێکی دیت، هینایە خزمەت پێغەمبەری فەرمووی یا ڕەسوول ئەوە تەوراتە دیتیتمەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو ڕووی سۆر بۆەوە یانی لە تۆڕەیان فەرمی وەڵڵاهی ئەگە موسا ئێستا زەندی بە هیچ مەجالی نەبوو ئیلا دەبێ بە دوای من بکەوی، کەواتە ئەمە هیچ معلوماتێک هیچ مەصدەری معلوماتیمە ئێمە تەورات و ئینجیل نییە، ئاگادار بە ئێمە وەحیمان هەیە لەگە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. کەواتە بەڕاستی بۆ تعلیمیش دۆی ئەم جیلەی پێرا دەکەم، جیلێکی ڕێکوپێک بی، جیلێکی واعی بی، جیلێکی بی بەڕاستی هەم سیاسی، هەم ئابووری، هەم کۆمەڵایەتی هەموو لە نەزەر هەدابن. اینجا دەتوانانی سیستەمی سیاسەکەی ئەتوو پێ دروست و ڕێک و پێ بکەیت، کە ئەوانە هەر هەمووی بەڕاستی عەمەلیەیەکی تەربەوی درێژخایەنی پێکەوەییە، نەک ئەتوو دانیشی 13 ساڵە دانیشی برێ وڵاتە جیلێکی دروست دەکەم، ئەوە نییە بەخۆی هەمووی پێکەوە سیستەمەکە هەموو بەیەکەوە ڕەبتە. یعنی ئەوە نییە ئەتوکە حت لەو فەرزدا، یعنی ئەتوو بێی برێ من هەتا جیلێکی دروست دەکەم، کاک ئەتوو جیلێکی دروست دەکەی مۆبایل و مەسادری سەقەت و فەقەت 20 جیلە لێ دروست دەکە، کەواتەوە ئەتوو بەردەوام لە جێی خۆت مراوەغە دەکەی، هیچ بە هیچ ناکەی. کەواتە لابودە دەبی مەسئلەی ئیسلاحی ئومەت هەر هەمووی پێکەوە بی. خاڵێکی تر زۆر گرنگ ئەفۆن بە ئەوەندە زۆر کەمەوە. ئیسلاحی تاک جودای لەگە ئیسلاحی کۆمەلگا. کۆمەلگا چ تەحەکومی دەکا؟ کۆمەڵک مەفاهیم، کۆمەڵک عادات و تەقالید لەگە سیستەمی سیاسی تەحەکومی دەکا. ئەدەی کەواتە ئەگەر بێ ئیسلاحی شتی مجتەمع بکەی دەبێت ئەتوو ئەوانە ئیسلاح بکەی، مەفاهیمەکان، مەفاهیمە سەقەتەکان ڕاستکەیەوە، تعلیمە ئەو تعلیمەی کە گوتم ئەوی ڕاستکەیەوە، سیستەمی سیاسی ڕاستکەیەوە. با ئەمما بێ ئەگەر فەرد پەروەردە بکەی ئەو پەروەردەکردنی فەرد جودایە. پەروەردەی فەرد عەقیدەی و ئەخلاقە، ئەتوو عەقیدەیەکی جوانی تێدەگەینی و ئەخلاقێکی جوانی فێر دەکەی، ئەو وەختی ئەو فەردە صالح دەبی کە بێتە ناو کۆمەلگا و دەورێکی باشی هەبیتن. جەزاکم الله. مامۆستا خالید دووبارە بەخێر بێی. سیستەمێکی ئابووری لە جیهان ئێستا هەیە، هەژارتر و دەوڵەمەندتر دەکات، بەڵام مسلمانان ئەو ئومەتە چۆن لە سیڕەی پێغەمبەر تەنها سیڕەکە وەکو مێژوو تەمەشا نەکەن، بین ئەو سیستەمە بگۆڕین کە دنیا بۆ هەموو مرۆڤایەتی هەمووان وەکو یەکسانی. بەنای خوای بەخشندە و مهرەبان. طبعا سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەگەر بهێنینە لەسەر هەر کەسێ جێبەجێ بکەی گۆڕانکاری خۆی یەکسەر لە ژیانیدا دروست دەکات. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم واژیای خوای تبارك وتعالى لە قورئاندا ئاماژەی لەمان پێ کردێ، فەرمێ لەقەد کان لەکم فی رسول الله ئوسوة حەسەنە، بیکەن بە قودوە پێشەنجی خۆتان تەماشایکەن شتەکان لە پێغەمبەری خوا و فێر بن صلی الله عليه وسلم. لۆ چووکە ئەو ئەگەر تەماشا ئەخلاقیکەی وئینەکە لەعەلا خولوق عەظیم، يعني تماشا سوز وبزيك وما أرسلناك إلا رحمة للعالمين. يعني بيغمبري خواه صلى الله عليه وسلم لهمو جياني دا وكل عايشان برسي رزا ورحمة إخوائي لبي بيغمبر صلى الله عليه وسلم تسبو فرمي كان قرآن يمشي بين الناس. يعني قرآن يقول ما بين خلق دادهات ودا سلوي قرآن إيش كبيمان دا فرمي إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. أتوبي خود بقوري قرآن كاري بسر خودي خود دا بيني برو تماشا پیغمبر صلی الله علیه وسلم تاک بتاشی کو ملګی او جمع له دوري کو بونو همي ګورین همي ګوران کاری لبت پرستی لبو خوا پرستی لبو زنده بسال کردن لبو ژیانی انسان تماشا کو ملګی کی هینا اسری سر لنو دروس کردو میرا تاتو نه موضوع
کەسایەتی ئینسانەکان مافی ئافرەت مافی منداڵ هەمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو ڕوانەوە دروست کردووە تا کۆمەلگایەک بنیاد بنێ پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵک تەماشای بکە بڵێ ئەوە کۆمەلگای محەممەد المستەفای صلی الله عليه وسلم حتى لە بەسەترین شت تەماشا کە لە ئەسحابەکانی ڕازی نەبوو غەڵەت بکەن کە شتێکیان نەکرد یەکسەر لۆی تەسحیح دەکردن چاوپۆشی لێ نەدەکردن بەزەلەن ئەبوو ذەری غیفاری غەڵەتێکە کە فەرمێ ئینەکە ئیمرؤ فیکە جاهیلیە یعنی تۆ بۆ داکت ڕەشە عیبت لێ کرد ئەوە سیفەتێکی جاهیلیەتە تێدا مایە معادی کوڕ جەبەل تۆزێ نوێژ درێژەکاتەوە پێغەمبەر فەرمێ صلی الله ئەفەتانون ئەنتە یا معاذ شتی وا کو دەکەی خەتوی خەڵک بە فتنە ببەیت تۆ قودوەیت و کەسێکی خەڵک چاود لێ دەکا ئیمامی ئومەتێکی کە من فەرموومە أعلم الناس بالحلال والحرام كل ذي نويش دريش كيو تاخلق لبشت الدهر بيو بروا دور بكويتوا كاتي أسامة كور زيد زلامك بغلط دادك وجد يا رسول الله داوي استغفار ملوك كذا اللي ودناكم لو خود لروج قيامة ده كان فيشتر بيامم داية أو غلطانا نابي بكرين كواتا پیغمبر صلى الله عليه وسلم أمتي قيد كردوا يعني كثيرتي أوج استائم بيني نونا وخمان براسي جيب كيف فعلا أو أمتي قيد بيتو باز استخلل لا تاك داهي لكم القا داهي لا أمت داهي لا حموان داهي يعني كل يشي قصة تماشا خوي دكا بيني كابرا مسلمان دروي دكا لما عملاتي دا فيري دكا كابرا مسلمان يجي جماعات دكا كسي يشي تاكا بلام تماشاكي خيانات دكا دروي دكا كاري خرافة أنجام دا أمتي پیغمبر وانكو صلى الله عليه وسلم أو أمتي بنيادي ناد پیغمبر إخوة صلى الله عليه وسلم أو بري أمانات ورازقوي وأخلاق وروشتي تيدا أبو يعني بيج أوي دز بجهاد وقتال بكن عقيدان دا مزرا بيج أوي دز بشر كردون وبيعمل كان بقينا خلق بلين إما بيعمل كمان بيجينا هم أمات پیغمبر إخوة صلى الله عليه وسلم قضايا أخلاقي كان اللي تاك تاك أصحاب كان خوي برجستكر نشاني دان يعني كأيوة أبي زوية إيماني زوية أخلاقي دروز بكان خلق بيتانو معجب بيت انت ما شبك إيستاش سيد قطب سيجي زور جوان دا كافر مي وكو أمت دروز نابيتو وكو سردمي پیغمبر صلى الله عليه وسلم بس وكو فرد ضلي وكو فرد لوانيتو يشي ببين وكو صحابة بي أوي پیغمبر پروردگار صلى الله عليه وسلم بس أوجي لا تجد قوما يؤمنون بالله واليوم الآخر نيتوا زحمة دروز بنوي بلان دكري بلان توزق لو بسيط توزق لا شيوازي أوان من تيدا هابتين زالوي براستي أجر كرتي كموقسة كان تنها لودا كرد بيتوا يعني هر أمتك بيوي سيرتي پیغمبر صلى الله عليه وسلم لجياني خويدا وكو فرد يعني وكو أسرة يعني وكو كومالغا جيب كاتن إلا سركوتو دبي إلا أخوة قورة توفيقي دا فهل تربصون بنا إلا إحدى الحسنين يا جيب خوش يا شهيد بيت ستو لا إخوة پروردگار لو تسوكا لو دو زياتري تداني له مسلمان دا زالوي براستي ما قران كاريما بيويستا لسيرتي جاني پیغمبر صلى الله عليه وسلم درس ور بگرين أصحابي پیغمبر صلى الله عليه وسلم كاتشتي كان لي وردگن طول عمر تطبيق ياندك هي استا إيمانك ضعيفة كوري دقري زي بزينك كزي بزيدك مدك زي بزيدك كزي بزي كزاروا خللي تدادك يعني كامل نية أو كامليتي پیغمبر صلى الله عليه وسلم أصحابي لسر پرورده كردو أمتي لسر دا مزراند أو هانب وكوي استعمل بساو دبي بله ما مصر رزقار أو مسلماناني كبأمتنا وبران بلام إسا زور پرتوازي هي رنگ پرتوازي لفكر كوحدتي فكر نيا پرتوازي لزور شتيتك لزوري تيرواني لبو سياسات لبو حكم لبو همو أواني كباسي كين وردي كينو زورة هو كارتيا كأو پرتوازي لأمت دروز بوا پیغمبر عليه الصلاة والسلام لفرمودك ويكسواندنك أكا لبيني إيمان داران وكو أمت لغير حالتك شي حسي لبرتساو أفرمي المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا ليلة ويكسواندنك هي لبيني إنساني إيمان دار لبو إيمان دار وكو بناءك سأو بنائك أي بيني عمقي هي طولي هي عرضي هي يعني بشوازة شي هندسي ريكو بيك أبي داوري جري لو أوي بقاء وجواني وتوكمي بدا بهمان حالة لناو أمتيش كومالك ياسا وريسا هي كياسا وريساي خواين لبوي كفعلا أو أمة بتواني بوشوازة خوي بقريت بواتايا شي ديكا ويكتواندن لبيني أمد لقر خدي مروف كو مروفيك أبيني كجورة أبي حالاتي صحة تندرستي هي حالاتي نخوشي هي وحالاتي وفاتي شي هي بهمان حالة لأمتيش حالاتي الصحة وتندرستي هي حالاتي نخوشي هتزاري ويأقاتا ويك أمت وفات بكا يعني اشتقنا مني بناوي أمت لبرت لبروي أو يا ساياني كبيويز بوها هبي تيدا نمايا بويا لا أو يكتو عندنا
پێغەمبەر عەلەیهی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەو کاتەی کە ئایەتەکەدا ئەبەزی کە ئەفەرمێ كنتم خەیڕە ئومەتین ئوخریجەت للناس، ئەفەرمێ ئێوە ئەزانن ئەوەی بە دوای جیلی سەحابە دێ ئەو ئایەتە لە گەرنگۆیتی، ئەفەرمێ ئەگەر لە گەرەنگۆی باە ئەی فەرموو ئەنتم خەیڕە ئومەت، ئەنتومی بەکارێنەی فەرموو كنتم، ئەفەرمێ كنتم لە گەرەمەیتی لەگەر ئەصحابی پێغەمبەریتی، ئەگەر بیەوێ کەسانەکیش بە دوای ئەصحاب وەکو ئەصحاب بن ئەبی شەرتی خوای گەورەی سبحانه وتعالى تێدا بین نەجێ کە ئەفەرمێت تەأمرون بالمعروف وتنهون عن المنكر وەکو مەرج. کەواتە ئەمە لە بۆ ئومە دوو یعنی تێڕوانین هەیە، تێڕوانینێکی نەزەری هەیە، تێڕوانێکی تەطبیقی هەیە، جێبەجێکردنی عملی. نەزەریەکە ئەو یاسایانەی خوایە سبحانه وتعالى لەوانە ئەمر بالمعروف والنهی لە منکەر وەکو نموزەج وەکو نمونە، تطبیقیەکەش وەکو هاتنی ئەو 1400 ساڵی ئەو ئومەتەیە کە هاتیە. لێ ئەگەر بتەوێ دیوە دروستەکەی لە یاسایەکانی خوای گەورە لە بۆ دروستبوونی ئومەت تطبیقیکەی بەس ئەتوانی تطبیقی بکەی لەسەر سەردەمی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام و سەردەمی خولەفای ڕاشدین. ما بعدی ئەوە حاڵەتێکی تەندروست و سەحەت بووە، بەڵام لە پاشان ئومەت تووشی نەخۆشی بوو لە ناوەخۆی بەوەی ئەو کاتەی کە لەو ڕێگانە دوور ئەکەویتە کە خوای گەورە سبحانه وتعالى لە بۆی دائەنێ. بۆیە بەڕاستی یەک لەو مانایانەی کە جیاوازیەکە ئەوەیە لە عەسری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە بۆ عەسری ئێمە ئەوەیە ئەصحاب لە دەورەی ڕیسالە ئەسوڕانەوە، بەڵام ئێمە لە دەورەی ئەشخاص و لە دەورەی کەسەکان ئەسوڕینەوە کە بەڕاستی دەکرێ برین ئەوە عیلەتەکەیە، ئەوەی یەک لە عیلەتە هەرە گەورەکانە. يعني خوای گەورە سبحانه وتعالى ئەوەی لە بۆ پێغەمبەرەکەی قبول نەبووە. نوێ ئەفەرمێ وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل أفإن مات أو قتل انقلبتم على أعقابكم. سيد قطب رحمة خوای لێبی ئەفەرمێ خوای گەورە لۆ باسی ئەکا ئەفەرمێ پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام کە بمری لە بۆ ئەوەیە کە خەڵک تعلق و پەیوەستبوون بە پێغەمبەری عەلەیهی الصلاة والسلام نەکەن، بەڵکو بەچێ بکەن بە ذاتی الله بکەن سبحانه وتعالى. لو ابن إمامي أبو بكر لباشي پیغمبر عليه الصلاة والسلام يكن شد كانتباهي لبوك أفرمي من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت. خوزقا أم بمان تاني بلا دوري پیغمبري عليه الصلاة والسلام بصورينوا أما وازمان لا صورانه ولا دوري پیامك هنا وكو أو نصيك ما مساباس كد كبيغمبر عليه الصلاة والسلام لحجة الوداع فرمي تركت فيكم ما إن تمسكتم بهما لن تضلوا بعدي أبدا كتاب الله وسنتي. بويا يعني أو جیاوازیە لە بینی مە و بینی ئەصحاب وەکو يعني جێبەجێکردنی مەرجەکە ئەوەیە ئەو کاتەی کە ئەصحاب وەحی وەرئەگرت لە کەلامی خوا لە بۆ هەندێ وەریگرت کە تەطبیقی بکات جێبەجێ بکە. ئەمە لۆی وەری ئەگرین لۆ ئەوی برێن وەڵا زانایە لۆ ئەوی ئەلقابی علمی و نازانم کۆمەڵک بابەت کە ئەوانە تەنها ڕووکەشن لە بۆ جوانکاری بەو شێوازە بەکاری بینن. حتا لە ئەو تەربیەی کە مامۆستا ئاماژەی پێکرد کە خەلەلێکی زۆر گەورە هەیە کە زۆر بە زەقی ئێستا ئەبیندرێ بە تایبەت ئەوانەی کە داعی و ئەوانەی کە بە ئەنگخوازن و حتا حدێک ئێستا یعنی عولەماش قەنەعەتیان بەخۆیان هینایە کە تەنها ئەو ئیشەی بکەن. ئەویش سوڕانەوەی لە دەوری فەردێکی ساڵح فقط. ئەوە لە عملیەی تەربیەوە گەورەترین هەڵەی ئەگەر ئومەت بیکات کە بەخۆی ساڵحە بەس لە دەورەی ئەوەی بسوڕێتەوە فەردێکی ساڵح دروستکە. ئەمە ئەبی تەرکیزمان لەسەرەوە بی فەردێکی ساڵح ومصلحش لمجتمع دروسكا أو كاتي أمت قيد نابيتو أجنا همو أو مراكزي تحفيز أو مؤسساتاني كأيبيني همو خريجي أوي كمركزي مؤسسيك داعني لسر آسي جزئيات إجاكا نقل لسر آسي أمت إجبكا كبتواني فعلا كسيق إنتاز بكا لبو أمت كبتواني فعلا إصلاحي أو أمت بكا. لو خواي جوري سبحانه وتعالى قال آخي شد باس كم يعني باب الديك هيا خواي جوري سبحانه وتعالى كو أصحاب الشبهيني أو نمونا نقل قرآن نقل توراة لإنجيل كباس كذا كأفرمي ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه فآزره فاستغلظ فاستوى على سوقه يعجب الزراع اليغير. أو مسألة تربوي زور جرينجا كخواي جوري سبحانه وتعالى أما جي بيكا كورده پرورديكا حتى أو كاتي كخوي جرت أو كاتي قودنية بتواني بيها جيني لو بيام ولو رسالة كخواي جوري سبحانه وتعالى لبوي روانا كرديا نتوان ريجري لي بكري لو كبتواني تطبيقي بكوا زي بكوا. جنابي مامۆستا شێرزاد ئەوەی کە هەردوو مامۆستایان باسییان کرد بە تایبەتتر ئەوەی کە مامۆستا خالید گوتی ئەگەر سیڕەی پێغەمبەر بین لەسەر ئومەت لەسەر هەر فەردێک تطبیقی و جێبەجێ بکەی
ئیلا ڕێ ڕاستەکە دەدۆزینەوە. ئێستا چۆن لە سیڕەی پێغەمبەر بیکەینە سەرمەشق لە خێزاندا بۆی خێزان بگەڕێتەوە سەر ڕێڕەوی دروست. بەڵێ وڵاهی خوازای خێرە دوو مامۆستانە بداتەوە ڕاستی قسەی زۆر بە منفعەتیان کرد. تاوان عەزیزی من ئەوەی ئومەت پەروەردە دەکا خێزانە، ئەوەی پیاو لێ تەخەڕوز دەکا خێزانە، ئەوەی قیادە و قائیدی گەورەی لێ تەخەڕوز دەکا خێزانە، ئەوەی ئافرەتی نەجیبزادە و غەمخۆری ئەو دینە و بە شەرەف و بە حیا دروست دەکا خێزانە. کەواتە کە پێغەمبەر هات عەلەیهی سەڵات وسەلام و چی مامۆستا خالید ئیشارەت پێدا هەستا تەکوینی خێزانی دروست کردەوە، مەفاهیمی خێزانی لەسەر دووبارە داڕێشتەوە. پێیگوتن ئەم خێزانە لە چێ پێک دێ و چێ قیامی چێ هەیە لەو ماڵە و دەبی ئەو دوانە چۆن بژین و تەعاملی ئەو منداڵانە چۆن بی لە بەرامبەر داک و بابیان و ئیم داک و بابی چۆن بی بەرامبەر ئەو منداڵانیان. جا بەو شێوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە خێزانی دروست کرد ئەو ئومەتەی لێ دروست بوو، ئەو ئومەتەی کە دنیای هەژان، ئەو ئومەتەی کە دوو ئیمپراتۆریەتی ڕوخاند، ئەو ئومەتەی کە توانی عەدل و دادپەروەری و نوری قورئان و محەممەد بگەینی بە هەموو دنیا، نەکەوە حتا گەیشتە نەمسا کە گەیشتە ڤێدنا کە عاسیمەی نەمسایە. ئیسپانیا 805 ساڵ ئەو نورە و ئەو بەرەکەتەی لێ دروست بوو، 8 جیل لەناو ئەو خێزانانە دروست بوون. ئەمە چی؟ بەوەی کە بەڕاستی ئێمە بتوانین ئیشێکی دروست، ئیشێکی محەممەدی عەلەیهی سەڵات وسەلام، ئیشێکی قورئانی ئێمە لە ناو خێزانەکەمان بکەین. سەدەزانی ئەو دوژمنانی ئەو دینە زۆر زۆر لە مەشارەزاترن، قووەت و سڕ و هێزی ئێمە چێ دەرە خێزان دێ لەوەی دەدەن. دێزاری یەکەمیشە لەو ئافرەتێ لە ماڵێ دەردەینن بە ناوی ئازادی، بە ناوی مافی مرۆڤ، بە ناوی حڕیەتی شەخصی، بە ناوی ئەوەی کە ئەتوو غەسب کرای، بە ناوی ئەوەی کە ئەتوو زوڵمە لێ دەکرێ، تەوقەکە لە ملت دەکەن، وەرە دەرێ لە خۆت ئیش بکە، ساحیبی مالی سەر بەخۆت بە، ساحیبی معاشی سەر بەخۆت بە، ئەتوش ئازاد بە، ئەتوش هەوای ئازادی بمژە. ئەو هەموو فێر و حیلە و ئەو هەموو خەتەواتی شەیتانی لە بۆیدان هاتە ئافرەتەکەی دەردەین کە ئافرەتەکەیان دەرهینا بەخۆی پیاوەکە و منداڵەکە سەرگەردان دەبن، هەر ئۆتۆماتیکیان ئەتوو ئافرەتی لە ماڵێک دەربینە مەشغوڵی کە بە هەم و غەم و شاواتی خۆی ئەو با پیاوە وێران دەبی و ئەو منداڵانش سەرگەردان دەبن. لێکەواتە ئەوان زۆر عاقڵ بوون، دەزانن ئەگە تەنها ژنەکەی بینە دەرێ بەخۆی وەکەنکە ماڵەکە وێران دەبی. جا بۆیە بەڵام لە ئیسلامەتیدا بزانە ئەو مەکانەتی لە بۆ ژنداندراوە، ئەو پلە و پایەی لە بۆ ژنداندراوە کە پەروەردەکاری قائیدەکانە، هەرچی پیاوی گەورەیە لە مێژوو، هەرچی قیادی گەورەیە لە مێژوو، هەموو لە پشتی داکێکی گەورە هەبووە. ئیلا داکرد ئیمامی بوخاری دەریت، ئیمامی عەسقەلانی دەریت، ئیمامی سوفیانی ثەوری دەریت، ئیمامی مالیک دەریت، ئیمامی شافعی دەریت، محەممەدی فاتح دەریت، هەموو چ لە قیادە، چ لە ئەوەی ڕووی عەسکەری، چ لە ڕووی سیاسی، چ لە ڕووی کۆمەڵایەتی، چ لە ڕووی علمی، سبحان الله هەمووی ئەوانە داکێکی مەردیان لە پشت بووە. جا بۆیە بەڕاستی ئێمە ئەگە بمانەوێت جزئێک دەو ئیسلاحی کە باسمان کرد کە ئەساسی ئیسلاحەکەیە کە خێزانە، بەڕاستی دەبی ئێمە لەمە دووە تەوجیهی ئافرەتەکان بکەن، زۆر نەستە دەرێ. ئافرەتەکان خەریکی منداڵی خۆیان بن، ئافرەتەکانی ئێمە لەبەر جوان و باق و بریقی خۆیان، لەبەر تیکتۆک و مۆبایلی خۆیان، لەبەر حەلەقاتی خۆیان ناپڕژێنە سەر منداڵەکان. منداڵەکان ئایا خەریکی چنە، چ وەردەگرن، چ فێر دەبن، کەواتە ئەوە کارە ساد ڕوو دەدا. جیلێک دێتە گۆڕی جیلی مۆبایلی، جیل نەخزمایەتی دەزانی چیە، احترام دەزانی چیە، نە لە مەکتەبی سەرکەوتووە، نە لە برادەراتی سەرکەوتووە، لە ناحیە کۆمەڵایەتی دەزانی گەورە و بچووک و عەشائیر و احترام و ڕێزێ. یعنی بەڕاستی ئەمە کاینێکمان لۆ دروست دەبی نازانم جێ بگرم یا سەری بگرم، هیچی لە هیچدا نامینێ. کەواتە لابد دەبی ئێمە بچین و سەر سیرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، خێزانەکانی ئەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن ئەو ماڵانەی دروست کرد، چۆن ئەم خێزانانەی دروست کرد و چۆن پەروەردەی کردن و چی فێر دەکردن و حقوق و واجباتی ژن و پیاوەکە چیە، ئی منداڵەکان چیە، ئی منداڵەکان بەرامبەر داک و بابیان چیە. بەم جۆرە ئێمە دەتوانین بەڕاستی کۆمەڵگای خۆمان دووبارە هەستێنینەوە. بەڵێ مامۆستا خالید، جوانترین نمونەی پێکەوە ژیان سەرمەشقێتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم لە هەموو سەردەمەکان، بە تایبەتی ئەو نموزەزەی کە لە سەردەمی مەدینە هەیە و لە سەحیفەدا تۆمار کراوە. ئێستا بە ناوی لیبرالیزم و دیموکراسی و کۆمەڵێک شتی دیکە کە ناوەکەیان زۆر باق و بریقە، ئەو پێکەوە ژیانە تەنها بە قسە ماوە.
چۆن بگەڕێنەوە سەر ئەو سیرەی پێغەمبەر ئەو پێکەوژیانە بگەڕێتەوە شوێنی خۆی. بەڵێ طبعا دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو ڕووەکانەوە تعاملی کە بوو هەم لەگەڵ مسلمانان وەکو گوتمان تەصحیحێکردن هەم لەگەڵ جوولەکەکان هەم لەگەڵ مەسیحیەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەیامەکەی گشتی بوو و هەمووان بوو. یعنی وە نەبوو بڵێ بتوانی جیلێک فەرامۆشکە یان ئاینێک فەرامۆشکە هەمووی یعنی کە چۆن مەدینەیەک لەو ویشانەی کردی و وەثیقە لەگەڵ یەهودیەکان مۆری کردکەوە ئەو خاک وڵاتە بپارێزن لەگەر یەکتری دابن. یعنی ئەگەر دوژمنێک بێ دژی جوولەکەبی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەر جوولەکەکان دیفاعی لێ بکە و ئەگەر دژی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم ئەوان بێن لەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دیفاعی لێ بکەن. یعنی ئەوە واقعیەتێکی وا بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر تەماشا ژیانی کە ئێستا بۆ نمونە تایبەت لەگەر جوولەکەکاندا یعنی لە ڕووی ئەوەی کە کەسێکیان ئەگەر نەخۆش بە یا ئەگەر بمردبا یا ئەگەر زیندوو بە کو تعاملی لەگەر دەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. مثلا ئەوانەی کەوا زیندوو بوون جوانترین نمونەیان تەماشا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە وەفات دەکا قەرداری چێیە لە صحیحی بوخاریدا هاتووە قەرداری جوولەکەیەکە باشە شاری مەدینە مسلمان ڕوحی خۆیان فیدای پێغەمبەر دەکرد صلی الله عليه وسلم ئەوەیان نەبوو یعنی ئەو شتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خواردنەی لەو جوولەکەی وەریگەر بوو بیدەرێ بەڵام دەیەوێت تێم بگەریل و پاشی وەفاتی خۆشیدا کە ئێمە ئەوە تەعاملمانە لەگەر لەو هەموو مسلمانە زۆرە چون تعاملم لەگەر جوولەکەی کردیا کاتە جوولەکە دەژێ دەمینێ معاملەی لەگە دەکرێ اعتیادیە ئەوانە هیچ ئیشکالیەتی تێدا نییە. ئەو تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پاش وەفاتی قەرزداری کابرایەکی جوولەکەی و چووە ئەشیای لەلای ئەو داهینا و ڕەهنیشی لەلای ئەو دانایە تەماشا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جوولەکە نەخۆشەکە ویستی سەردانی دەکا ئەو منداڵی بەس خزمەتی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم کە گەنج بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بیستی نەخۆشە خۆی چوو سەردانی ماڵی کرد سەردانی جوولەکەی کردو داوای لێ کرد مسلمان بی و مسلمان بوو و بابی دەیگو ئەطیع ئەبەلقاسم گوێڕایلی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم دەیزانی ئەوە چ گەورەیەکە حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی مردنی جوولەکەکانیشدا تەماشاکە کاتێک جەنازەیەک بێدا تێ دەبڕ پێغەمبەر صلی الله عليه وسلم احتراما هەردەستەوە لێ پرسن یا رسول الله جەنازەی جوولەکەی یعنی وەکو بڵێ نەوەک غەڵەت هەستا بیتەوە وای کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەوە لەیسە نەفسە ئەوە نەفس نییە حتا لە ڕوایەتێک هاتووە دەڵێ ئەسەفم لەوە خوارد نەفسێک لە دەستم دەرچ و پێشەوەی داوەکەی منی بگاتێ کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هەوڵی لەگەر خەڵکەکەدا و لەگەریان داژیاوە هەمووی بەیەک چاو تەماشاکردن و ژیانێکی لەگەر بەسەربردن ئەوەی ئەوروپەی دەرێت تعاوش پێغەمبەر صلی الله عليه وسلم 1440 سال زیاتر پێش ئێستا بە تەطبیقی تەطبیقی کرد وەفدی نەسارای نەجران نەسرانیەکان کە هات لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لەکوێ پێشوازی لێکردن لە مزگەوت لێکردن حتا لە بەعض ڕوایەت هاتووە دەفەرمێت توقوسی خۆیان لەناو مزگەوتدا دەکرد لەبەرەوەی هێشتا مسلمان نەبوون خۆیان مەسیحی بوون تا چەند ڕۆژێکی پێچوو کە ئەوان مسلمان بوون حتا تەماشا کچەکەی حاتەمی تائیکە سەفانە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم علی کوڕی ئەبی تاڵیبی نات ئەوانەیان بەدیل کرد لە زمانی ئەوانەدا بوو ئەو ئافرەتە مەسیحی بوو فەرمیە پێغەمبەر صلی الله عليه وسلم من کچی کابرایەکم ئەگەر پێت برێم لەوانەیە ئازادم بکەی بەس لە بەخاتری باب فەرمووی کچی چی فەرمووی کچی کابرایەکم ئەگەر کەسێ ڕوود با جلکی لەبەر دەکرد ئەگەر برسی با تێری دەکرد ئەگەر نەی با یارمەتی دەدا ڕێزی لە میوان دەگرت و سەخاوەتی بەرامبەر دەنوارد ئەم کچی حاتەمی تائیمە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ڕاست دەکا بابی کەسێک بوو ئەخلاقە جوانەکانی خۆش دەویست لە بەخاتری ئەخلاقی بابی کە مەسیحیش بووە بە مسلمانیش نەمردیا فەرمووی ئەوەی ئازاد کرد ئەوەی ئازاد کرد پێغەمبەر جا پێی فەرمووی صلی الله عليه وسلم ئەگەر لای ئێمە دەمینێ و فەرمووی برایەکەم ڕۆیشتە چوویتە شام دەچمەکەنەوی پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لەگەر یەکێک بڕۆ کە سیقەبی يعني حتى أو جماعتي لقري ناردنا وبيغمبر صلى الله عليه وسلم نفقي دان وحشتري داني وزلو برجشي داي أو بو سبب أو براكي خو إلى الشام هنا وعدي كوري حاتم هنا مسلمانك وتورى بياوي كي بتماشاكا زانت سنة وعجيانك كالجر خلق دا بيغمبر إخوة صلى الله عليه وسلم زائما براستي أجر بكون منا كان تماشا بكين منا من يكزار زورة لو براستي استامن دا شبهين حتى شاري هوليريش بون منا لقر يعني مدينة بيغمبر صلى الله عليه وسلم إما له هولير دا استوى مسيحية كان عن كاولا قرمان دا شن لقى يكتري دا زوان بعلمان يقني قسمان لو بكبري والله ما مستباسي تعايش ما أنا ما بعمل سلمان ديا بالريكو بيغ نشان دا كزل ليش إلى مسيحية يقنا دا مسيحية يقزل ليش إلى مسلمان يقنا دا زوان ترين نمونا من لهولير نشان دا كبرين بيك وجياني نو أوان شويني خوان هي جيجي خوان هي تقوسي خوان هي عبادتي خوان كان مسلمان يشي خوي دكا حتى أوان زور جاروا إلى رمضان دا ريزي شي زور زوان لمسلمان كان دا دقل كواتب راستي أوي بيغمبر بو إما يكرب صلى الله عليه وسلم إماكم التي كردش بعملي وسلمان دي تبان نشانه دي فعلا امش ريز لو كسانه دقري كبيغمبر صلى الله عليه وسلم ريزي لي قلتون ولا قليان داجا خلق فرق لما بيني دوشدناك من بما لقى خلق دا بجيم
ئەوە حکومێکە یعنی ژیان لەگەر خەڵکدا وەکو اعتقاد و بیر و باوەڕی خۆشم شتێکی دیکەیە يعني لەگەر هەموو خەڵکێکدا دەژێت حتى لەگەر وەثەنیدا لەگەر جوولەکە لەگەر مەسیحیدا آخر ئەهلی کتاب وطعام الذين أوتوا الكتاب حل لكم يعني ئەگەر جوولەکەیەک مەطعەمی دانە بڕۆ نانی لێ بخۆ خوا وا دەفەرموێ ئەگەر مەسیحی مەطعەمی دانە بڕۆ نانی لێ بخۆ خوا دەفەرموێ خواردنیان لە بۆ ئێوە حەڵالە نانیان لە ماڵی بخۆی حەڵالە بێن نانی لە ماڵی تو بخۆن حەڵالە يعني ئەوەی لە ئیسلامەتی گوترایە بەڕاستی ئەمن بەس مەبەستم ئەو نوختەیە هیچ ئەلمانیەک و بێدینێک نێبێ ئەومان پێ بفرۆش وڵات دەمانەوێت لە ئیسلامەتی ئەوە بکەین محاولە بکەین تەعایوشێکی سلمی دروستکەین تەعایوشمان هەیە هیچ ئیشمان بە تەعایوشی سلمی نییە ئەمە ئەوەیە زد دینە بەڕاستی زۆر جاری وایە بەناوی ئەو وڵات تەقارب الئەدیانەکان دەکەین نە ئەمە تەقارب ئەدیانمان نییە لەکم دینکم وەلیە دین هەر کەس دینی خۆی لە بۆ خۆیتی بەڵام ئەوەندێ بێکەوە دەتوانین بژێن بەڵێ دەتوانێت بژێن بەڵێ ماوەستە ڕزگار ئەو پەرتەوازەیە کە لە پرسیاری پێشوو باست کرد کە هەیە چۆن یەکگرتوو بینەوە بینەوە پاڵپشتی یەکتر بکەین چکە ئێستا ئومەت بە شێوەیەک پەرتەوازەیە هەر لایەنێ و هەر کەسی و هەر ئەوەی کە ناوی لە دەنێن نەتەوەیەک ڕووی لە لایەکە بەڵام لە ئەساسدا دەبێ ئێمە یەکگرتوو بین چۆن بتوانین مامۆستا قسەکانی جوان بەزگەر ئیجازە بی یعنی تەوزێ وەکو زیادە یعنی نەک ئەوەی مامۆستا گوتی یعنی دەجێ خۆی و ڕێکوپێک بوو بەڕاستی ئیسلامەتی و مسلمانان و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خولەفاش بە دوایوی لەو پەڕی قووەتەوە ئەو تەعایشە جوانەیان جێبەجێ کردیە یعنی پرسیارەکە لێرە ئەوەیە خۆمە تانیتمان لەگەڵ هەموو عالەمێ بژێن تانیتمانیش تەعایشی سلمی و ژیان و لەگەر هەموو کەسێک بینێ مشکلەکەوەی خەڵک ناتوانین لەگەر ئەمە بژین یعنی ئەوانە مەجموعەک قەناعات و مەجموعەک بیر و بۆچوونیان هەیە بە ئیدعاکردن لەسەر کە خلافی ئەو ڕێڕەوەشن کە بە خۆیان لەسەریانە کاتێک کە باسی حڕیەت دەکەن حڕیەت لە بۆ خۆیان لە بۆ هەموو شتەکەیە بەس لە بۆ تاکەچی مسلمان نییە لە دیوی اقتصادی لە دیوی هەرچی لە ئاینێکی ژیانی ئەو ناتوانانی لەگەرت بژێ بەداخەوە ئەگەر ئەمەتانیتوان بە مەدای هەزار و ئەو هەموو ساڵە لەگەر جوولەکە و لەگەر جوولەکە لە هەموو دنیای لە بن دەوڵەی عوسمانی ئیتوانی خۆی بگریتەوە لە یەک جێنێ ئیتوانی خۆی بگری بەڵام ئێستا ئەو کاتێک کە دەسەڵاتێکی ئەو ناتوانانی ئەو چاکەی ڕەت کاتەوە لە بۆ مسلمانان لێ پێم وایە ئەوەندەی خەلەلەکە لە مقابلە ئەوەندە خەلەکە لە خودی یعنی بەرنامەکە و پەیامەکەی خوانیە سبحانه وتعالى کە جەنابی مامۆستا باسی کرد بەڕاستی لە بۆ گەڕانەوە لە بۆ یعنی ئەو حاڵەتە وەکو ئومەت دوو مەرجعیەتمان هەیە ئەمە مەرجعیەتێکمان هەیە لەسەر ئەساسی یعنی ئومەت کە لە بۆ لای بگەڕینەوە کەەوە بەداخەوە ئێستا نیمانە وەکو لەسەر ئەوەی کە تەطبیقی بکە لۆی ئەمە وەکو مەرجعیەت ئەبی بگەڕین و سەر دوو پەیام کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە حجەت الوداع داینا کە کتاب اللهی وسنەتی ئەو کات ئەتواندرێ بەڕاستی بتواندرێ یعنی ئەو حاڵەتەی کە ئومە لە دەستیدایە بیگەڕێنەوە لەبەرەوەی هەمومان تێیدا مشارکین و هاو بەشین و یەکسانین لەوەی کە خوای گەورە سبحانه وتعالى یان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە ئومەتەی ئەڵێ ئەگەنا هیچ شتێکی دیکە ناتوانی کۆمان بکاتەوە جگە لە تەواوی ڕیسالەی صافی پەیامی خوا نەبی سبحانه وتعالى و پەیامی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام دووەم مەرجعیەت لەسەر ئاستی شوێنەکان و جێگایەکان بەڕاستی یعنی هەتا حەدەک یعنی مەرجعیەتی بچووک توانیتی بەهۆی عەمەل و کار و کردەوەکانیەوە هەم ببیتە حجزە لەسەر مەرجعیەتە گچکەکانی گەرە خۆی و بتوانی نموزەزێکی خراپیش بداتە ناو مجتەمەع و ناو کۆمەلگا وەکو کابرای شاعر ئەڵێ یا علەماء البلد یا ملح البلد یا علەماء لیسان من يصلح الملح إذا الملح فسد يعني ئەو کاتەی کە مەرجعیەت بەجێرەی ئەو پەیامەی خوا سبحانه وتعالى کاتێک کە ئەیڵێت دەبۆ خەڵکو و بەخۆشی تەطبیقی ناکات جێبەجێی ناکات نەک جێبەجێی ناکات و تەطبیقی ناکات بەڵکو پێچەوانەکەی ئەیکا ئەوە خلافی يعني ڕێڕەوی هەموو پێغەمبەران بوو عەلەیهیم الصلاة والسلام وما أريد أن أخالفكم إلى ما أنهاكم عنه لۆیە تەوحید و یەککردنی مەرجعیەت زۆر گرنگە لە بۆ ئەو ئومەتە لە سەر هەموو ئاست و مستەوایەکان دووەمین شت دەست هەرگرتن لەو تەعەسوبە مەذمومە ناڕێچەی کە هەیە کە هەر یەکە و لە ڕاستێک خۆی پێڕاستە و هەموو ئەوەی کە لە دەوروبەریتی پێی غەڵەتە مسلمانیشە دینداریشە لۆی خۆی گەورە سبحانه وتعالى ئەفەرمێ ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم يعني پێشتر 4 مەذهب بووە هەتا بگرە هەتا 12 مەذهبی فعلی هەبووە بەوەی کە سەر مەذهبەکە ژمایە بەڵام توانیتیان تەحمل لەگەر یەکتری بکەن ئەوەندە تەعەسوب و ئەوەندە حاڵەتێکی ناپەسند و ناڕێکی نەبووە بتوانن ئەگەر 12 کەس من حەولیاندایە ڕەئیەکانیان بینە سەر 10 ڕەئی یان 6 ڕەئی یان 4 ڕەئی بەڵام ئێستاکانی ئەگەر
دوو کەس بن چار ڕەئیان هەیە لەبەرەوەی هەیە دوو ڕەئی هەیە ئەو کاتی لۆی بەڕاستی و حاڵەتێکی مەذموم و حاڵەتێکی ناڕێکە کە خوای گەورە سبحانه وتعالى پێمان ئەفەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا لێرە تەفەڕوقێکی مەذمومە ئەنو تەمەشا بکە یەک حاڵەت لە تاریخ کە ڕوو ئەدا معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبیت خلافە ئەداتە یەزیدی کوڕی طبعا ئەو پێدانی خلافە وەکو ویراثە بتوێنێتەوێ لە ئیسلامەتی نەبووە لۆ یە کاتێکە کەسە چینار لە بۆ مەدینە گوتی پێیان برێ سنەتە ئەبی بەکرین و عومەر ئەوان گوتیان نەبەل سنەتە کیسرا و قەیسەر باشە ئەو هەموو عولەمایە کە شارەزای سیاسەی شەرعیشیان هەبوو لە بەرامبەر ئەو حاڵەتە لۆ شتێکی وەها لێیان نەکرد کە بەرامبەری هەستنەوە یەک ئومەت بەرامبەر بەو کار و کردەوە یعنی لەوێ دووشت هەبووە ڕۆیشتەی سیاسی هەبووە وەکو ئیمتیداد و تەوسعکردن و فەتح و فراوانکردن و قەزیەکی دەعاویش هەبووە ئەوانە هەستان قەزیە دەعاویەکەیان بە قوربانی قەزیە سیاسیەکە کرد لۆی یعنی پرتەوازەکە ڕوونەدا بۆ بتوان ئەو فتوحاتە هەمووی بەردەوامی ببینێتەوە کەچی ئێمە زۆر جاروەیە لە هەندێک مووقیف کە ڕوو ئەدا خەریکە دەعوە و مەدرسەکان و مزگەوتەکان و خەتیبی مینبەرەکان و ئەوەش کە هەیە هەمووی لەدەست ئەدەین بەهۆی یەک مووقیف کە لەوانەیە مووقیفەکە ناڕێک و دروستبی لۆی بەڕاستی پێکەوەبوون و گەڕانەوە لە بۆ سەر و وەحدەی مەزدەریەت و مەرجعیەت و دەست هەرگرتن لەو تەعەسوبە مەذمومەی کە هەیە ئەتوانرێ بەشێک لەو ئومەتە جارێکی دیکە زیندی بکاتەوە بەڵێ جەنابی مامۆستا شێرزاد بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆشەویستێکی وای دروست کرد کە دەکرێت ئێستا ببێتەوە مەرجع ئەوەی کە مامۆستا باسی کرد ئەو ئاشتی کۆمەڵایەتی کە هەیە دیسان بیگەڕێنەوە سەر ئەو سەردەمەی کە لە سیڕەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر هەمووی بە جوانی تۆمار کراوە چۆن ئەوە بکەین بەڵێ طبعاً وەکو برابەر ڕێزانش گوتیان ئەگەر ئیسلاح لە تاک دەستی پێکرد ئەوە زاری ئەو تاکە هەلگری عەقیدەیەکی دروست دەبی و هەلگری کۆمەڵێک مەفاهیمی دروست دەبی مەفاهیم بەرامبەر خوای بەرامبەر کەون بەرامبەر ژیان بەرامبەر ئینسان کە هەمووی خەلەلی ئینسان لەو چار شتەیدایە ئەگە مەفهومێکی غەڵەتی بەرامبەر خوای هەبوو یان بەرامبەر کەون هەبوو یان بەرامبەر ژیان هەبوو یان بەرامبەر ئینسان هەبوو ئەگەر مەفاهیمەکان لە وەحی هەڵ نەقوڵان ئەو وەختی بەڕاستی ئینسانێکی سەقەتی لێ دەردەچی کاتێک کە عەقیدەیەکی دروست لە بۆ دروست کرد و ئەخلاقێکی جوانیشی لە بۆ دروست کرد ئەم هەڵگری ئەو پەیامە هەڵگری ئەو عەقیدەیە وەکو مامۆستا فەرمووی ئەوە یەکسەر ئۆتۆماتیکیان دەچە ناو کۆمەڵگای دەست بە ئیسلاح دەکا هیچ ئەوها کۆمەلگا چاک دەبی نەک وەکو مامۆستا فەرمووی زۆر یعنی دەستی لەسەر برینەکەی دانێ ئێستا هەمومان ئەمە خەریکی ئەوەینە بەس فەردی صالح دروست دەکەین کە وایە ئەوە واجبێت شەرعیە بەڵام هەموو لە هەمان کادا ئەو فەردە صالحە غەزەبی خوا ناگەڕێنەوە ئەگە مصلح نەبی حتى ئەگە مصلح نەبی غەزەبی خوای گەورە ناگەڕێنەوە جا بۆیە حەدیثێکی پێغەمبەرمان هەیە عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمی خوای گەورە ئەمر بە حەزرەتی جوبرائیل دەکا کۆمەڵە مەلائیکەتێک ببا و فلان گوندی وێران کە ئەوی دنیا رب العالمین ئەخە یەکەچی تێدایە زۆر پیاوەکی صالحە فەرمی ئەوە زاری بڕۆن لەسەر سەروی کاولیکەن فەرمی یا ربنا لەبەرچی گوتێ بەرەوە ڕۆژێک ڕووی سۆر هەر نەگەڕا بەرامبەر ئەو هەموو بێشەرعیە و بێ ئەمری خوایی کە دەکرا لە ناو کۆمەلگایەکەی خۆت کەواتە ئەمە چ لە صالحێک بکەم کە ئەسڵەن ئەو هەموو زوڵمەی پێ هیچ نییە ئەو هەموو قۆڕخکاریەی پێ هیچ نییە ئەو هەموو گرانیەی کە پشتی خەڵکی شکاندێ پێ هیچ نییە ئەو هەموو بێسەروبەریەی پێ هیچ نییە ئەوە چ لەو صالحی بکەمەوە بەس لۆ خۆی دەژی بەس منفعەتی لە بۆ خۆیتی ئێمە دەمانوێت کۆمەلگایەک دروستکەین و شەبابێک دروستکەین گەلجانێک کچ و کوڕ دروستکەن کە هەر کاتێک کە بەخۆی صالح بوو دەست بە ئیسلاح بکە دەست بکە خەڵکی کەس بگۆڕێتن ئەو وەختی نێزیکترین کەسەکانی خۆی دەگۆڕی دایک و باوکی دەگۆڕی برا خوشکەکانی دەگۆڕی زیرانەکانی دەگۆڕی وەبدە بمن تعود ئەوە جاری کە ئەتوو وأنذر عشيرتك الأقربين هەر کەسێک کە مەسئولیەتی داوای کەتە سەرێ هەستی پێکرد کە پێویستە بانگەوازی بکە ئیتر ئەوە جاری پاشە خۆی چ دەکە نێزیکەکانی خۆی وەنی ئەگەر پیاوی خێزانی دوای منداڵی دوای داک و بابی دوای برایەکانی دوای جیرانی دوای قزم و کەسوکاری بەو شێوە دەست پێ دەکا کەواتە بەڕاستی ئەمە زۆر زۆر گرینگە ئەو وەختی سبحان الله ئیسلامەتی دێ کۆمەڵێک ئەساس و کۆمەڵێک
یاسا و ڕێسایی وها بە قووەت دادەنێ لە بۆ ئەو کۆمەلگای کە ئەو پەڕی بەختەوەری و ڕێک و پێچی بین میسال بە هەر میسالێکی بەسیط بینەوە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام حق المسلم على المسلم ست حقی مسلمان لەسەر مسلمان شەشە دەبە وەڵڵا ئێستا شەشەکەی بخینمەوە إلا ما رحم ربي هيك كسكني هالشاشي زي بزيبك أو أقل ما في يعني مع العلم لحديث شيء تردى يعني حمور رواية كان بيغمبر عليه الصلاة والسلام سيما فايدة بأم برامبر تو زي بزيبك سيما ما برامبر يكي أم درم الشاشة خلق واتساري لاقصانا زي أغسية كي بينم بخوي بيستشي لاقصانا يعني مثلا يقلوانا بسيط ترينشد بيغمبر إخوة عليه الصلاة والسلام دەفەرمی ئەگە دەیگاتێ سەلامی لێ بکە کاکە ئاڵەم سەلام لێک ناکە زیرانە دێتە دەرە سەلام لە زیرانی خۆی ناکە یعنی لە زەیدکە بڕۆ هەر کەس سەلام بە کەس ناکە ئەو ئەقەل مافە کاکە سەلام معنای چییە کاک مامۆستا ڕزگار لەدەست و زبانم ئەمین بە لەدەست و زبانم ئەمین بە سەلام عەلەیکوم وەڕەحمەت الله ئاشتی خی گەورە بەسەردا بباری ئەو بسانە یعنی ئەوە حتى ئینسان عادەتەن کە ئەگە سەلامی لێ کرد بەک ئەمان دەبێت لە زەیشی تاریک یەکت بەرامبەر دێ بەڕاستی دەترسێ بەڵام کە سەلامی کردسم بە ئارامی مرتاح دەبیت تەواو لۆچکە پێ دەڵێ لە سوبان و دەستی من ئەمین بە ئەو ئەقەڵ واجباتی ئیماندارانە لەناو کۆمەلگەی خۆمان ئەمە جێبەجێ ناکەین پاشان دەفەرمی مەسەڵەن زۆر یەک لەوانی تر کە دەفەرمی ئیدا دەعاکە فەئەجیب ئەگەر دعوەتی کردی ئەوەی بکە ئەوەش لێگەڕێ قەینا مشکەم لێ دعوەتی خەڵک بچێ دوستك إذا استنصحك فانصح له يعني أجد داواي دي كردي كاكا ورا هاو كارم با ورا مشورتكم لقبك ورا بشتواني بك لو مسألة ورا نصحتكم بك يبقى خوي أما أويناك كور بابا سر بلاشي فروتي نارن بابا لم قرب كيف يخوض بك سبحان الله يعني بسيط تريشد أبيتك دفرمي أقمرت برو بدواي زنازة كيكوا بخواي استكابرة بس لبو خصمي خويدتي لبو مسلمانان ناتي چیشم پێ لە سیارەکەم دەیمە دەرێ لە ماڵوها دەکەم سێمان لەو ئەولای من قەرەباڕغیە ئەوە چێ وەڵا بابی مردی ئێ باشە زاری ئیشمێ دوای دەسمە تەعزیەی وەنیە سیارەکەی بیمە دەر و بسمە پێش دەرکەی کاکەم زیرانم لە خزمەتتاندامە فەرموو کاکە جارە با بچین لە ماڵی مەدانیشین ئەو گەرم و گوڕێ نەما لە هەندێک لە محەلە عەشائیرەکان ماوە بحكم أو عشائر وصبغة عيني وديني ما بلان برو أو شاراني كإستا دروس كلا كشاري مديريني بيدرين هالرحمة بزيت دانيا كاتب راستي سبحان الله أو يا ساوريسا إيماني وأخلاق يعني كبيغمبري خوا عليه الصلاة والسلام كإسلام وحي دايهين تخواري لأوي أو علاقة كوملايتي قرمو قربي لبيني خلقي تسكو براسي كعلاقاتي كوملايتي قرمو قربو أو وقتي كومالقاش برو أقارشي آرامو خوشو بختوري لسيتن مامۆستا خالید سیستەمی حکومڕانی بە شێوەیەکی گشتی بە جۆرێک گۆڕدراوە کە کەم کەس تێیدا سودمەند بە ئەوی دیکە هەمووی تێدا زەرەرمەندە هۆکاری سەرەکی ئەوە نییە ئەو سیستەمە دەستکردی مرۆڤایەتی هاتە گۆڕێ و سیستەمە حکومە جوانەی سەرمەشقایەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ون کرا و بزر کرا طبعا دیارە یعنی ئێمە بیکە قاعدەیەکی گشتی هەر کاتێ دەست بە قورئان و حەدیثی پێغەمبەر وەجیرا صلی الله عليه وسلم جوانترین حکم و سیستەم جێبەجێ دەکرێت لە چەندی دەستت لێبەردا ئەو خەلەل و فەسادە لە هەندێکدا پەیدا دەبی ئەمە ئێستا ئەمە بەش بە حاڵی خۆم زۆر جار دەرم مەجبور نیم دیفاع لە تاریخی مێژووی ئیسلامەتیدا بکەم لە خەلیفەکان لەوانە دەکەم کە دەستیان بە قورئان و حەدیثەوە گرتی ئەوەی دەستی پێوە نەگرتیە ئەمە مەجبور نیم دیفاعی لێ بکەم با خەلیفەش بی با پیاوێکی گەورەش بی با جاری وایە ئومەتێکی بەڕێوە بردێ بەڵام سیستەمی ژیانی تەماشا کە پڕیتی لە نەعەدالەتی لە زوڵم لە سجنکردن لە عەزیەتدان چه ئیمامی ئەحمەدی کرد لە سزنەیەکە چه ئیمامی سەرخسی 15 ساڵان لە سزنەی کردو لە ناوەوەی خۆ کابرایەکی کافر نەهاتیە بەس ئەو کەسەی کە کردوێتی برێن بۆ نمونە تەمثیلی دین ناکە ئێستا بینە واقعی کوردستان واقعی عێراق واقعی وڵاتانی دیکە ئەو عەدالەتی پێغەمبەر کردی صلی الله علیه و سلم بایەکیان بوێرن برێن ئەمە جێبەجێ دەکەین محەممەد المستەفا صلی الله علیه و سلم کە وەفاتی کرد چی لە پاشە خۆی بەجێهێشت 6 درهم لە دەستی دا بوو فەرمی بڕۆ عایشە و 6 درهمش بکە بەخێر دەبی زەنی محەممەد صلی الله علیه و سلم چۆ بگا بەخوای گەورە 6 درهمیش هەبی يعني تماشا سيرتي پیغمبرك صلى الله عليه وسلم شرمزانه بي لګروي او رت کدا تطبیقی دکې پیغمبري خو صلى الله عليه وسلم کاته عدالت یکر همو خلق لجر دستی د اسرعاتی دکر
يعني هەموو کەسێک مافی وەردەگرت هەموو کەسێک حەقی خۆی پێدەدرا هەموو کەسێک لۆی هەبوو پێغەمبەر ببینی صلی الله عليه وسلم پێنج فەرزە نوێژ بەخۆی لە مزگەوتی دەکرد خودبەی بەخۆی لە عالەمێ دەدا کورێستا تو جاری وایە سەرۆکەی بە 6 مانگی هەنایەتە سەر تەلەڤیزیۆن دوو کەلیمە قسان بکە دەسەڵاتی بە کوتەک و بە زەبری هێز ڕاگرتیە بە زەبری پارە ڕاگرتیە ئەو عدالەت و صدق و ڕاستگۆیی لە ژیانی پێغەمبەر هەبوو صلی الله عليه وسلم لە جێبەجێکردن دەسەڵاتدا نەیما دوای چه قائیدێکی هەیە وەکوی ئێمە بەرز وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشا تماشا محمد المصطفى كذلك قسبي شي هردا قلتو دليل لولا ان تكون من الصدقه لولا خشيت ان تكون من الصدقه لاكلتها او دنك قسبه قد ترسم من باهي زكاه زكاه لسريه ما حرامه وكو بيغمر صلى الله عليه وسلم وآل بيتك استادم خواردنك قسبك كردنك قسبي تشو كره ارزاقي تشو اطناني تشو لوري تشو جي تشو ري تشو حموي استوى دبادة تزيد اخوه او زرنا هاي مدير ان شاء الله مثلا دنا قندلي ده كم فيهم غلط او شيء قندلينيه تزيدك كابرا لو بيناري دزا لو بيدري قندله جاري كابرا كبيدري قندلي وزاين تماثيل ماري بوغاني بوا لو عالم واي بيدري بابا تزيدك كابرا دز مالي مولتكيد تزي دخوات نايدات خلقكي اوي اوروك وزعي والي كدو فرمي استاتو كا سيستم كلا بردستي دايبري بون منا كتوشي قاتيه شي وابو بتاني يكسال بتواني معاشي خلق دابين كي ارزاقي خلق دابين كي مالي خلق دا ايو سيسا الله دا صلاه حكم اللي حكمت يا ريب كردستان سدكا يعني او سيستم يجاني بيغمر صلى الله عليه وسلم ترك حالته وهاي ليدي هر كاتك دا فساد لنا وهر جيجاك دا بيدابو او هاي ليدي ورا خلافه عمر كور عبد العزيز تماشاك رحمتي خوي لبي دو صالو بينز مانغو تشار روجا برو تماشا جيانيك فقير نما خلق حجيه كر خلق يارمتي زور درا باري زكاه زيادي ذكر اني باري لو زيادي ذكر يعني قابلة داهات عمر كور عبد العزيز لو سردب زياتر بلا يستا داو او داهاتي يستا ديتا كردستان وديتا عراق وديتا ولاطاني دي كي بناو اسلامتي كدولة عربية كان نمام بوا يعني لو براستي اما بيمان شاكا سيستم جياني بيغمر صلى الله عليه وسلم تطبيق لو جياني نخوش بي لو يدا صلاتك ين بردوان بي لو بركت لما لكان يندها بي لو امن امان زياتر بي يعني براستي او شوازي بيغمر صلى الله عليه وسلم تطبيقي كر هر خليفه هر پیاوێکی چاک بیکاتن ئەو سیستەمە جوانە تێیدا دەبی لۆی محمد المصطفى صلى الله عليه وسلم کە ئەصحابەکانی هیجرەتەکەن بڕۆنە چێندەر اذهبوا الى الحبشه فان بها ملكا لا يظلم عنده احد بس ظلمي لنا كريم بروحرونا وين دار لو ان وجدت العداله فثم شرع الله ان شاء الله اخوي تبارك وتعالى مولاك توفيق بك امن امانه شي زور من هي زياتري بك واوز عنا اخو شيء بسر من ده اخوي جورا بسر من اذا دفعك بخوشي وبركات بين ان شاء الله زور سپاسان دەکەم زۆر بەڕێزان ماوەستا شێرزاد زۆر بەخێر بێی ماوەستا ڕزگار کە بڕیار و پرسیارش کەش لێ بکەم زۆر بەخێر بێی با دەرفەتشکە بی لە خزمەتت بم زۆر بەڕێز ماوەستا خالد گردی زۆر سپاسان دەکەم کە لە وەرزی سێمی بەرنامەی پێ بە پێی خۆشەویست صلی الله عليه وسلم لە خزمەتتاندا بوو بەڕێزان و خۆشەویستان تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.